سەبارەت بە کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران من میوانێکم لەگەڵ بێت پێشەوە هەورامانی گوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستانە لە ستودیۆ لەگەڵمان بێت کاک پێشەوا بەخێر بێت. سپاس. کۆبنەوەی ئەمڕۆ بەڵێ پرۆژەی ڕووناچتان پەسەند کرد بەڵێ ئەو نرخەکەشمان باس کرد جایەکە ناچین ناو تەفاسیلی نرخەکەیەوە ئێوە چۆن بەڵێ ئەڵێمەوە چۆن باشتان کرد دەست خۆش ئێوە ئیدیر پەسەندتان کرد و وازی لێ ئێهێنن هەر ئەوەندەی ئەو چاودێری ناکەن و بە دوای داناچنەوە بە ناوی خۆی گەورە سڵاو لە بینەرانی کەی 24 بەخێر بێت. سڵاو لە جەنابەت نەخێر ئەم پرۆژەیە ئەهمال ناکرێت و لە ناو ڕۆژنووسەکە هەیە کە لیژنەیەکی باڵا هەمیشە چاودێرە بێت لە سێری و جەنابی سەرۆکوەزیران سەرۆکایەتی ئەکات و جێگیری سەرۆکوەزیرانێکی ئابێت و ئەمە یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژی نیشتیمانی کاریگەر و لەو پرۆژانێکە گۆڕانکاری گەورە دروست دەکات هەر بۆیە نای هەمالەکرێت و تاوەکو هەموو ناوچەکانی لیژنەیەک پێکەهێنرێت و سەرۆکوەزیران خۆ سەرپەرشتێکات و جەنابیان هەر وەک چۆن لە بیدایەتەوە چاودێری ئەم پرۆسەی کردووە بە خۆتە زانی ئەم بیرۆکەی لەکوێ سەرچاوی گرتووە جارێ ئەمە لە کارنامەی کابینەکەی بوو کە لە پەرلەمان خوێندیەوە دابینکردنی کارەبایەکی باش بۆ هاونیشتیمانیان 24 کاسمێری بۆ خۆتە زانی ئەمە خواستێکی دێرینی خەڵکی کوردستانە و لە مێژەکە ئارەزوەکەیە بۆی کە ئێمە کارەبایەکی 24 کاتژمێریمان هەبێ بەهۆی هەر هەلومەرجێکەوە نەڕەخساوە ئێستا کاتێتی کە ئەبێت کارەبایەکی 24 کاتژمێری بۆ خەڵکی کوردستان دابین بکرێت لە پرۆژەیەکی نیشتیمانی و گەورە و گرنگە بەبێەوەی کە هاوڵاتی تایە زەرمەند بێت چەقی بابەتەکە ئەمەیە کە نابێت خەڵک تایە زەرەر بکە و بە کارەبایەکی 24 کاتژمێریشی هەبێت بە پێی ئەو داتای ئێمە باسمان کرد خەڵک زەرمەند دەبێت یا سوودمەند دەبێت خەڵک بەتەکیید قازانج ئەکات لەم پرۆژەیە بەڵام ئەم ڕۆژ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاماژەم بۆ کرد ئەم بابەتە دوولایەنەیە ئێمە لە حکوومەت و خەڵکی هەرێمی کوردستان پێکەوە توانین ئەم پرۆژەیە سەر بخەین واتە تەنها بە حکوومەت ناکرێت پێکەوە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانین کە پرۆژەکە تەواو بێت هەست بکەین کە کارێکی باشمان کردووە بێگومان لە پاڵەوەی کە نرخێکی هەرزان و لە بەرژەوەندی خەڵکە بێت هەمووشمان ئەبێ ڕابین لەگەڵەوەی کە زیادە ڕەوی نەکەین لە بەکارهێنانی کارەبایە ئەگەر تۆ لە ماڵەکە تا ینی ئەگەر سەرنج بدە تۆ لە هەندێک شوێن جار هەیە لە ماڵێکە 50-60 گڵۆپە بینیت باشە و ژوور هەیە لەوانەیە بە مانگ دەرگای داخرابێت تۆ هەر کارەباکەی بەکراوەی بەجێ هێڵیت بەڵام ئەم پرۆژەیە ئەمەد لێ قبول ناکات ئەمە ئەو ڕاستیە کە بێ دەستی پێوە بگرێت ئەبێ دەست بە کارەباوە بە بەکارهێنانی پێی پێویستی خۆت کارەبا بەڵام هەندێکیانی پۆزیسیۆن بەڵێ نرخەکەی زۆرە ئێوە بە دووادات چونتان بۆ کردووە کە ئایا نرخەکە زۆرە یان نا بێگومان خۆمە ئەزانی هەموو پرۆژەیەکی باشی ئێمە ئەوان هەر قسەیان کردو بەس ئەگەر ئێمە دانیشین سەیری دەمی ئەوان بکەین هیچ ئیشێک لە وڵاتە ناچێتە پێشەوە چەند حەزمە کرد کە ئۆپۆزیسیۆنێک لە وڵاتە هەبوایە بەڕاستی ئاوێنەی حکوومەت بوایەوە ئاوێنەکان نەخێر ئاوێنەنین ئاوێنێکی شکاون ینی کەمە کورتیەکانیان بە دەقیقی بە دروستی بە نێتێکی پاک و چاکەوە بخستایەتە بەردەست خەڵک بەڵام ئەبینی کە ئێمە لە زۆربەی ئەو مەشروعانەی کە مەشارعی گەورە و استراتیژی بوون و کاریگەریان هەیە لە وڵاتەوە گۆڕانکاری گەورە دروستەکەن لە زۆربەیانە ڕوبەڕووی ئەم ڕخنانە بووینەتەوە لە سەرەتاوە لەلایەن ئەوانەوە بەڵام لە کۆتایی ئازانیت کە ئەنجامەکەی هەمیشە دەرکەوتووە کێ قازانجی خەڵکی ویستووە لەبەرەوەی کە حکوومەتی خەڵکەوە ئەم حکوومەتە کاتێک کە مەشروعێگە کات چۆن شتێکە کات کە ناڕەزایەتی دروست بکات و چۆن حکوومەتێکی خزمەتگوزار کە هەدەفی ئەوەی خزمەتی خەڵکی کوردستان بکات پێویستی پێیەتی چۆک و لایەنی سیاسی چۆک و حکوومەت کە حکوومەتەکەی سەرکەوتوو بێت لەو بابەتانی دەستیان بۆ بە بۆیە زۆر گویان پێ نادەین گوێ بە خەڵکە دەین گوێ بە خەڵکە باڵێ باشە کەواتە چاوەڕێی ئەوشن کە خەڵک ئەنجامەکەی بۆ دەرچوو بێەوە بڵێت و گوێلی ڕاگرن ئەنجام هەتاوەکو ئێستا ئێمە فیدباکێکمان بۆ گەڕاوەتەوە کە خەڵکی چکە نرخی ئێستا هێوابزان لەی ئەزمموی شەرزانترا زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان ئەو بەشداروانەی کە دەیان هەزارن بەشدارن لەم پرۆژەیە ڕازین لەو نرخی کە دیاری وابزانمە و نرخی ئەمڕۆ دیاریکراوە لەی ئەزمموی کارزانترەوە بەڵێ حکوومەتیش چی کردووە بۆی تۆ ڕابێ لەگەڵ سیستەمەکە بۆ ماوەی 3 مانگ پاڵپشتی پرۆژەکەکە زۆر باش ینی یەکەم مانگ ئەو پارەی کە بۆ دێتەوە تۆ 150 ئەیت
2 مانگ لە سا 25 3 مانگ سا 15 ئەمە واکە کە تۆ لە ماوەی ئەم 3 مانگا ڕابێ لەگەڵی ڕاهاتنەکە چۆنە کە مەسەلەن ئەبینیت گڵۆپت زیادە لە هەندێک شوێن ئامێری زیاترت پێکردووە لەوەی کە خۆت ئەو کاتە دەستت ڕابێ چکە حاڵەتە سروشتیەکە ئەمەیە لە هەموو دنیا کە شتی زیادە نابێ ئیش بکات حاڵەتێکی سروشتیە زۆر باش قوبات تاالبانی بۆ لە کۆبنەوەکە ئامادە نەبوو بەڕێزکە قوبات پێم وایە بە سەفەرێک چۆتە فەڕەنسا و بەشداری فستیڤاڵی کانەکات بەهۆی ئەمەوە نەیتوانی بوو بەشداری کۆبنەوەکە بکات هیچ پەیوەندی بەوە نیەوە کە یەکێتی بۆم پرۆژەی رازی نەبێت لەگەڵ پەیوەندینی ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران بە کۆی دەنگ بەبێ بوونی هیچ دەنگێکی ناڕازی وەکو یەکەم ساتی ژێمە باسمان کردووە پرۆژەیەکی نیشتیمانی هەموو لایەنەکان لەگەڵ یابوون و پاڵپشتی پرۆژەکەش پێویستی بە هەموو لایەنەکانی هەرێمی کوردستانە چونکە خەڵک ئەبێ قازانج بکەن لەم پرۆژەیە کاتەیەکێتی لەگەڵیەتی هۆکاری ئامادە نەبوونی هەرێمی کوردستان ناڕازی بووە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پێکهاتەکانی ئەو لەگەڵیەتی هەمووی زۆر باشە با بچینە سەر سەردانەکەی سەرۆک وەزیران بۆ ئەمریکا بەڵێ ئەمڕۆ لە کۆنگرە ڕۆژنامانێکە تا گوتت لە نزیکانە سەرۆک وەزیران سەردانی ئەمریکاکە بەڵێ وە گوتت کۆبنەوەی گرنگیشیە بێت بەڵێ ئەتوانین بزانین لەگەڵ چێکەوە بێتەوە کۆبوونەوەیکی سەردانێکی جەنابیانە بێت بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانێکی فەرمیە بۆ خۆ دەزانی کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی ئەمریکا لە ئاستێکی بەرز و باشان و هەردوولانیەتی ئەویان هەیە کەم پەیوەندیانە هەمیشە پتە بن و بە باشی بمێننەوە باشە و کۆمەڵک کۆبوونەوەی گرنگیە بن و ئەوەندەش بەسە توانم بزانم چێ بینی ئەوەندە بەسە وەزیری دەرەوە ڕاوژکاری ئەوەندە ئاسایش ئەوەندە بەسە توانین بڵێ کۆبنەوەی گرنگی هەیە ئەو تیمەی کە لەگەڵ جەنابیان دواتر بەرنامەکە ئەخەنە ڕووە کۆبوونەوەی کە هەفتەی داهاتووە هەم بۆ میدیا هەم بۆ خەڵکی کوردستان هەموو یەخرێتەوە لەسەر داوەتی ئەمریکا بووە کە سەرۆک وەزیرانە چی تاوێ ئەوەی کە گرنگە من لە کۆنگرەکە چەندم و لێرە هەرەوەنداڵێ بەڵێ ناتوێ وردەکاری زیاتر بخێڕ و نایخەمەڕوو باش لە بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیران باس لە شایستەداراییەکانی هەرێمی کوردستانە کرد بەڵێ چێ کەم تەرخەمە بەڕاستی ئێستا بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئێمە هەموو شتێکمان کردووە بەڵێ بەغدا سێشتی لە ئێماوێ بۆ موچە بۆ نمونە میزان مراجعەیە داهاتی نانەوتیە لەگەڵ لیستی موچەیە کە چێشەی نەبێت هێ ئەوانەتان ناردووە بۆچی تاخیرە بێت بەخۆی لە بیدایەتی سەرەڵدانی ئەم کێشەیە دەنگێک هەبوو لە هەرێمی کوردستانە و خەتای هەرێمی کوردستانە و ئەوانشتی حتا دژی هەرێمی کوردستان قسەیانە کرد لە ناو هەرێمی کوردستانەوە دژی حکوومەت قسەیانە کرد بە چەپ و ڕاست لە حکوومەتی هەرێمی کوردستانیانەدا کە ئێمە مقەسرین لەم بابەتەیە بەس ئێستا ئێمە ئەوەندەمان کردووە بە بەغدا حتا ئەوانشتی کە دژی ئەم حکوومەتەن شەرمەکەن بڵێن کە لەم بابەتەیە حکوومەتی هەرێمی کوردستان مقەسرە لە بیدایەتی ئەم بابەتە ئێمە لە کاتی مناقەشەی بودجە لە کە چۆ پەرلەمانی عێراق ئێمە لەسەر ئەوە ڕێک نەکەوتون کە موچەمان بۆ بنێرن لەسەر ئەوە ڕێکەوتون کە بودجەی هەرێمی کوردستان بنێرن جارێک لە یەکەم خطوا غەدریان لە هەرێمی کوردستان کردو پێچەوانەی دەستور ئەمە هیچ کە پرۆژە یاساکە تەفنیش کرا بەو جۆرەی کە ڕێکەوتنی لەسەر کرابوو ئێستا بەس موچانێرن ئێستا موچەیەک ئەنێرن کە هەر جارێ و بە هۆکارێک چەند ڕۆژێک دوایە خەن جارێک کەسێک لە سەفەرە جارێک کەسێک نەخۆشە جارێک ئیتر بیانی زۆر ناواقعی باشە بۆ بۆەوە لێتان نەپرسیون بۆ بۆیەوە کەستان لە سەفەر نییە بۆ موچەی خۆتان لە کاتی خۆی درێت و ئەمە ئەو پرسیارەیە کە ئەبێ لێتان ئێمە دیکەین ئێمە لێمان کردوون و زۆر وازەح بێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێشەوە پێم بڵێ بیانوتان پێگرن بیان و بەڵێ بیانوەگرن بە هەرێمی کوردستان و هیچ هۆکارێک نییە بۆی کە عەرقەلە دروست بکرێ ئەگەر لە مۆزوعی بودجەیە غەدرکرا ئەگەر لە بابەتی تێپەڕاندنی یاساکە لە پەرلەمان بۆ جۆرەی ڕێکەوتنمان کردبوو نەکرا بەڵام خۆ ئێمە دواتر ڕێکەوتنمان کرد ئەم ماوەیە لە بیدایەتی ساڵ بۆی کە موچەی فەرمانبەران لەم ساڵدا هەردووان زەمانگەکە بنێردن نەیان نرد دوایی دادگای فیدراڵی زۆر بە وازەحی وتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابێت تێکەڵ هیچ مەسەلەیەکی تر بکرێت یعنی نە ئیلتیزام بە دادگا کراوە نە ئیلتیزام بە ئیتیفاقاتی نێوان ئێمە حکوومەتی فیدراڵیەوە کراوە
نەئیلتیزام بە ئەو قانونەوە کراوەکە لە پەرلەمانی عێراق دەرچووە ئێستا دەسوەردانێکی نایاسایی لە قوارەی هەرێمی کوردستان کە قوارەیەکی یاسایی فیدراڵیە ئەوەی کە ئەو مامەڵەی کراوە ئەمە مامەڵەی هەرێمێکی فیدراڵی نییە ئێمە پەرلەمانی خۆمان هەیە حکوومەتی خۆمان هەیە و خەڵکی خۆمان هەیە ئێمە لە بەردەم ئەماندا مەسئولی نەک لە بەردەم مدیر عامی وەزارەتێکی بەغدا و دەسوەردانانیان زۆر زیادە ڕەوی بووە بەڵام ئێمە ویستومانەکە ئەوەی دەکرێت طیف سامی ئەی کاتیان سەرۆک وەزیرانە من بە تەفاسیل ناتوانم تەشخیص ناوی شەخص بەرم کە کێ کردوێتی بەڵام من پێم وایە ئەم ئەجێندایە لە شەخص گەورەترە ئەم ئەجێندایە کە بەرامبەر هەرێمی کوردستانەکرێت تۆ تەماشەکە لە میزانی 23 24 25 1 ملیۆن کەس لە عێراق دامەزراوە 1 ملیۆن کەس وەکو فەرمانبەر بۆ خۆیان دامەزرێنراوە یەک کەسیشی تیانێ پشکی هەرێمی کوردستان بێت لە بابەتی دامەزراندنی کۆمەڵێک پزیشک بۆ هەرێمی کوردستان کە پێویستیمان پێیانە ئێمە نووسراویان کردەوە وەزارەتی تەندروستی بۆ دامەزرانی 600 پزیشک کە بە خۆتە زانی ینی پزیشک ڕەفتی بە ژیانی خەڵکەوە هەیە و فەراغ دروست بووە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان بۆ خۆیان ئەیکەن 1 ملیۆن کەسیان کردووە 600 پزیشکیان بۆ ئێمە دانەمە باشە و لە کاتێکە 1 دیناری بودجەی سیادیان نەناردووە 1 دیناری بودجەی وەبەرهێنانیان نەناردووە 1 دیناری بودجەی تەشغیلیان نەناردووە و ئەمێنێتەوە تەنها مەعاشەکەیان هێشتۆ مەعاشەکەش بەم جۆرە ئەنێرن کە ئەبینی بەڕاستی بۆ مانجی پێنجی شەم کێشانەمان دێتەوە بۆ لە بیدایەتی ڕێککەوتنی ئێمە حکوومەتی فیدراڵم پرسیارە لە من کراوە ئیتر تەواو موچەی 12 مانگی ئێمە بە مەزبوطی دێت بەڵام من ئاماشەم بۆ کرد کە ئێستاش قەناعەت پێ ڕێککەوتنێکمان کردووە و زۆر ڕێککەوتنمان کردووە شکاوە ڕێزی ئیمزا قەناعەت پێ نییە لەسەر مەسەلەی نەودێمە چەند ڕێککەوتنمان کردووە پێکەوە ئێمە تاکەی لەم شەڕەبین موچەی فەرمانبەری ئێمە بنێرە کاکە تاکەی خەریکی ئەم مناقەشەیە بەڵام وەزیری دارایی گوتی مسۆگەرایی 12 مانگی وەزیری دارایی گوناحی چییە ینی نەتۆ بەڕێزت پێ دوابێ نە هیچ کەسی تر پێ وابێ وەزیری دارایی حکوومەتی هەرێم مەسئولە لەوەی کە مقەسرە نەخێر مقەسر نییە چووە ڕێککەوتنێکی کردووە ئێمە تەڕەفێکین وەزیری دارایی ئەوان تەڕەفێکە بە سەرچاو ڕێککەوتین اتفاق ئەینێرن ئەینێرین کێشە دروست نابێ کێشە دروست نابێ ئیمزا ئەەکەی ئیمزا ئەەکەم مانگی و پەرلەمانتارانی کورد هەندێکیان لە بەغدا مانگی 4 موچە دوا ئەکەوێت پرسیاریان لە یەکەین سەبەب چییە نایڵێن خەلەل هەیە نایڵێن مشکلە هەیە لە قەوائیم ئێمە نایڵێن مشکلە هەیە لە ناردنی بوو دەیانگوت چێشیان لە داهاتی نانەوتیە داهاتی ناوە خۆیە بەڕاستیت پێ بڵێم نەهاتی داخۆ زۆر لەوە زیاترە و کەوان کەمتریان نێرن پەرلەمانتاری ئێمە ئەمەمان زۆر دووبارە کردێتەوە بەشێکیان من پێتەڵێم لە خزمەت ئەو ئەجێندایرین کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستانەکە جا بۆیە کاتە داهاتەکە دروستەوەی نێرن داهاتی ئەمە 150 داهاتی نانەوتیە کە ئەمە بە قانون بۆ ئێمە دیاری کراوە و بۆ داهاتیش ناخۆش ئامادەین هەمووی تەسلیم بکەین بەڵام بودجەی تەشغیلیمان بۆ بنێرن بودجەی وەبەرهێنانمان بۆ بنێرن بودجەی سیادیمان بۆ بنێرن من یەک پرسیارەکەم ئەگەر هەموو داهاتی ناوخۆ لەم مەرحەلەیە کە ئەوان ناینێرن تەسلیمی بەغدا بکەین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان چیان لێت جادۆبانەکان چیان لێت زبڵ کۆکردنەوەی سەر شەقامەکان چیان لێت ئەو ئیشانەی کە حکوومەتی پێ بەڕێوە ئەچێت وەزارەتەکان بەم پارەی داهاتی ناوخۆیە بەڕێوەچن چی لێت باشە گەرنتید ناکەی کە تۆ باش پارە بنێری من حکوومەتەکەم بەڕێوە ببم و موچەکەش بەم جۆرە ئەنێریت و سەرڕایەمە هەر ڕازی بوون کە داهاتی ناوخۆش 100% تەسلیم بکەین بەڵام وەرن بە بکەوین گەرنتێکمان بدەنێ کە ئەو گەرنتیە نیە بودجەی هەرێمی کوردستان نایکەن باش ئەوەی کە بڕیارەکەی پەکەکە پێم خۆشە بە کورتی وەڵام بدەیتەوە بەڵێ ئەوەی خۆ هەڵوەشانەوەیان هەرێمی کوردستانی ڕۆڵێکی هەبوو بە تایبەت حکوومەت هەرێمی کوردستان لە پرۆسەی ئاشتیا ڕۆڵێکی گەورەی هەبووە باشە من ینی وێنەکە گەورەتر باسکەم لە پرۆسەی ئاشتیا هەموو پرۆسەکە هەرێمی کوردستان چەند ساڵێکە کاری لەسەرەکات و نیەتی هەرێمی کوردستانیش لەم مداخلەیە ئێمە ئاشتیمانەوێت و لەم ناوچەیەدا شوێنێکی سەقامگیر زۆنێکی سەقامگیر کە هەموو خەڵکتیا ئەتوان بە ئارامی بژین هەرێمی کوردستانە
ئێمە ئەمەمان تەنها بۆ کۆنگرەکەی هاوکار بوون ئێمە ئەمەمان تەنها بۆ خۆمان ناوێت ئێمە بۆ هەموو میلەتانی ئەم ناوچەیە ئاشتیمانەوێت بۆیە هەر پرۆسەیە کە ڕەبتی بە ئاشتیەوە هەبێت هەرێمی کوردستان پاڵپشتێتی لەبەرەوەی کە لێکەوتەکانی هەمووی ڕەبتی بە هەرێمی کوردستانەوە هەیە لە کۆنگرەکەی دۆخی سووریا هاوکار ڕەبتی هەیە دۆخی تورکیا ڕەبتی هەیە دۆخی ئێران ڕەبتی هەیە بۆ هەموو ئەم ناوچانە هەرێمی کوردستان سەبەبی ئیستیقرارە بێت نەک سەبەبی لە دروستکردنی کۆنگرەکەشە هاوکار بوون کۆنگرەی دوازدەی پەکەکە کۆنگرەیان لەوانەیە خاڵێک بێت خۆیان دوای چوبنە ناوردەکاریەوە ئێمە لە پرۆسە گەورەکە لەکردنەوەی گرێکوێرەکە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی هەبووە زۆر باشە سپاس بۆ بەڕێز پێشەوە ئاورامانی کوتەبێژی حکوومەت هەرێمی کوردستان کە لەگەڵمان بوویت زۆر سپاس خێر بێت